بەڵێ سڵاوتان لێبی بەیانیتان باش و بەیانی بینەرانی کورسات باش بەڵێ بێگومان ئەمە دووەمین شەپۆڵی بەفربارینە کە سنووری ناحیەی حاجی ئۆمەران و باڵەکایەتی ئەگرێتەوە. ئێستا ئێمە لە بەردەم دەواازەی سنووری حاجی ئۆمەرانین. هاوکارم ئەگەر ئەو وێنانەمان بگواستۆ ئێرە بەردەم دەواازەی سنووری حاجی ئۆمەران کە دواخاڵی سنووری نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێرانە زۆرجار ساڵانە لە کاتی بەفربارین ئاستەنجی هاتوچۆ لەسەر ئەو ڕێگا سەرچێ و لە بەردەم جموجۆڵە بازرگانیەکان و هاتوچۆی گەشتیاران و هاوڵاتیان و زیاتر بڵێن ئەو کەسانە کە ڕێبوارانی ئەو ڕێگایانە دروستە بوو. بەڵام ئام لە شەوی ڕابردووە و شەپۆڵە بەفربارینێک کە ئەو سنوورەی گرتوتەوە بەپێی ئاماری تیمەکانی بەفراماڵین سەر بە بەڕێوەبەرایەتی چاکردنەوە پاراستنی ڕێگاوبانی سۆران باس لەوە دەکەن کە 6 سانتیم لە شەوی ڕابردووە باریوە و دوو جار ئەو ڕێگا سەرچیان بەفر لەسەر ڕێگا سەرچەکە ڕاماڵیوە. بۆیە تا ئێستا ئاستەنجی هاتوچۆ لە بەردەم هەم جموجۆڵە بازرگانیەکان هەم هاتوچۆی گەشتیاران هەم ئەو هاتوچۆی کە بەشێکیان ئەوانەکە لە دەواازە سنووریە کاڵاو کەڵی و پەل لە هەرێمی کوردستانەوە بە کۆماری ئیسلامی ئێران دەگوازنەوە باسانی هاتوچۆ ئەکەن. بەڵام ئەوەی کە لێرە بیتە گرفت لە بەردەم هاوڵاتیان و دانیشتوانی ئەو ناوچێ ئەوەیە کە پلەکانی گەرما لێرە بە ڕێژەیەکی زۆر دابەزێن سەرما و سۆڵەیەکی زۆر لێرە لە ساڵانی ڕابردووش هەر لەگەڵ هاتنی وەرزی بڵێن لە نیوەی وەرزی پێش هاتن بڵێن هەلە وەرزی پاییزەوە پێش هاتنی وەرزستان لێرە سەرما و سۆڵە دەست پێکات و چەندین مانگ درێژ ئەبێتەوە بە پێ ئەو زانیارانێک کە ئێمە هەمە لە بەشێک لەو گەشتیارانەیان بڵێ ئەو کەسانی کە بەمەستی بازرگانی دێنە ئەو دەواازە سنوورە پرسیارمان کردووە لە دیوی تەمەرچینی کە هاوسنوورە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران هاوسنوور لەگەڵ هەرێمی کوردستان تەمەرچین لەگەڵ حاجی ئۆمەران لەوێشەوە باس لەوەکەن کە ڕێژەیەکی بەفربارین هەم لە خانێەوە بگرە تاکو بڵێن مەهابات و نەغەدە ئەو شوێنانش بەفربارین هەبووە کە هاوسنوور لەگە هەرێمی کوردستان و کە لەو دەواازە سنووری ئاودیۆبی ئەچیتە ئەودیوە. بەو دوو شەپۆڵی بەفرباری کە ئەو ناوچەیە گرتیتەوە تا ئێستا 15 سانتیم بەفر بۆ ئەم ساڵ تۆمار کراوە. لە ساڵانی ڕابردوو ڕێژەیەکی زۆر زیاتر بوو. زۆر جاری وا هەبوو لە یەک شەپۆڵی بەفربارین 50 سانتیم زۆر جار 80 سانتیم تا 1 مەتر بەفربارینیش لێرە بوونی هەبووە. ئەوانی ئێستا لێرە بەشێکیان لەو هاوڵاتیانە کە بەکاری بازرگانیەوە خەریکن. سڵاوت لێبی مامەجان ئەمڕۆ هاتی لە ئێرانەوە لە شارێکەوە لە پیرانشار لە پیرانشار بەفرباری بوو بە خوای کەمێک باری بوو بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو بەفر چۆنە لەوێ وڵا بەفر کەمترە هەرێ وەڵا زووتریش ناباری لە ساڵانی ڕابردوو بەرێوەڵا زووتر دەباری ساڵانی ڕابردوو ئەم ساڵ زۆر کەمتر باری بوو بەڵێ جواری دووەمە دەبارێ نەوەڵا هیچ ئاستن ڕێگای نییە سەرت خۆش بکات. بەڵێ ئەوانش هەر باسەکەن کە لە دیوی ئێرانیشەوە ڕێژەی بەفربارینەکە هەر ئەو شێوە بووە کە 5 بۆ 6 سانتیمیش لەوێ ئەو هەر ئەو ڕێژەیە بۆ بەفرباریوە هەرچەندە لەو دەواازە سنوورش کە لێرە ئێستا ئێمە لەو دەواازە سنوورە تیمێکی تایبەتیش هەیە بۆ پاکردنەوە یاخود ڕاماڵینی بەفر لەسەر ڕێگا سەرچی بۆیە ئاستەنجی هاتوچۆ دروست نەبوو. بەڵام ئاستەنجی هاتوچۆ زۆرجار لەسەر بە ڕێژەی زۆری بەفریش نەبووە. زۆر جاری وا هەیە تەنیا 3-4 سانتیمێک بەفرباریوە. بەڵام ئەو تومبێلانەی کە دێن توانای ڕۆیشتنیان لە ناو بەفرنی یاخود زیاتر پێیان دەڵێن ئەوانی کە دەبڵ ئەکسلنت زیاتر سەرکەون زۆر جار بازگەیەکی کاتی لەلایەن بەڕێبەرایەتی هاتوچۆی چۆمانەوەدا ئەندرێ ڕێگا بە ئۆتۆمبیلانە نادرێت کە دەبنە هۆی ئەستەنگ دروستکردن بۆ ڕێگا سەرچێکە یاخود لەسەر ڕێگاکە ئەمینێنەوە ناتوانن بەسەر بکەون. بەڵام تا ئێستا ئەو ڕێژە بەفربارینە نەبووتە هۆکاریەوە. بەڵام شتێک ئەمە ئاماژەی پێ بکەم لێرە لە سنووری باڵەکایەتی و بگرە حاجی ئۆمەران و تەواوی ئەو ناوچەی کە ناوچە سنووریەکان بەشێکی ئیدارەی سۆران کە قەزای سیدەکان و قەزای مێرگەسۆر و قەزای ڕەواندز و قەزای چۆمانیش بە زیاتر بڵێن بە 12 ناحیە ئەگرێتەوە کە ناوچەی شەخاوینە ساڵانە ڕێژەیەکی زۆر بەفر و بارانی لێ دەبارێت. بەڵام وا ئەکات کە ڕێژەیەکی زۆر پێویستیان بە سوتەمەنی بێ. بەڵام ئەو سوتەمەنیە وەکو پێویست دابین ناکرێتان حکوومەتەوە و نرخی بەرزی نرخیشی لە بازاردا ئاستەنگ بۆ هاوڵاتیان دروستەکە. کاکە سڵاوت لێبێ ئەتەوەی قسەمان بۆ بکەی لە کوێوە هاتووی؟ وڵا لە گوندی زەڵدیانەوە. بەفرباری بوو لەوێ؟ وڵا باری بوو باش بوو. چۆنە ئێستا کەش و هەوای لای ئێوە؟ بڕێک ساردە هەوای لێرە چاتر باری وەڵام لای ما لەوێ لەوانەیە 3-4 سانتێک باری بێ. بەراورد گۆڕینی کەش و هەوا لەوێ شووە تەسیر لەسەرەوەی کردەوە سەرچاو ئاویەکان کەم بوونە زۆر ینی لە زەڵدیانێ باوەڕکە هەر ئەو ساڵ 15-20 ساڵی شک بوو زۆر لە کانیەکان نانی شک بوو نەرێ وەڵام
ئەرێ بە خودای ئاستەنجی هات سوێ دروست کردووە لە سەر ڕێگاکە جانا بەڵێ سەر ڕێگاکە چێشەی بۆ دروست بووە نا کێشەی وانە کەم بوو بەس کێشەی وای دروست نەکردو بڵێ ماشێنەکان تووشی مشکلێ بن بەخێر بن سوپاس بەڵێ بەڵێ ئاری ئەوەی کە هەیە ئەو هاوڵاتیانە نەکا بەمبەستی کاری بازرگانی لە کۆماری ئیسلامی ئێران و دێن بۆ هەرێمی کوردستان و بە پێچەوانەشەوە دەست خۆش